بەڵێ سڵاوتان لێبێت لە گۆڕستانی ڕێژوخێریانین دیارە ئەم ساڵ ساڵێک تێپەڕێ بەسەر شەهیدبوونی حەسەن بەرزی کە ساڵی ڕابردوو بۆ داواکردنی سەتاییترین مافی خۆیان چوونە سەرشەقام بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەگولە وەڵام درانەوەەوە کەتیایدا حەسەن سەربەرزی وە شەهید بووە سێ هاوڵاتی تریش بریندار بوون لە پردەی حافیز ئەمڕۆ ساڵێک تێپەڕێ بەسەر شەهیدبوونیدا ئەوە کە بینین لە دیمەنەکاندا لێرە ئەمڕۆ یادیەکرێتەوە لەسەر گۆڕەکەی هاوڵاتیان و هاوڵاتیانی سنووری ناحیەی وەرتێ ئەمڕۆ هاتوونە تێرە یادیەکەنەوە من بۆ زانیاری زیاتر برای کا حەسەن سەربەرزی کا شەماڵمان لەگەڵە بێ کاک شەماڵ سڵاوتان لێبێت ئەمڕۆ ساڵێک تێ ئەپەڕێ بەسەر شەهیدبوونی حەسەن سەربەرزی چی کراوە بۆ کەیسەکەی باوەڕ بکە یان یەک ساڵە کە براکەم شەید بووە هیچ شتە شوێ نەکرێ یان هیچ بەرەو پێشچوونەك نەبووە لە ڕووی قانونی هەموو شتەکان تەواو بوو بەڵام تا ئێستانەکە ئاسایش ئەم تاوانباری ڕادست یاسا نەکردیە بۆ ئێمە باوەڕمان بە یاسانەمایە و لە محکەمە دۆسەکەی دادەخەین دادگا چەند جار بانکێشنامەی بۆ ناردۆ هیچ جارێک ئامادە بووە هیچ جارێک ئامادە نەبوو هەر جوابیشان نەداینەوە تا ئێستانەکە ئەی بارودۆخی منداڵەکانی خێزانەکانی ئەمڕۆ کە چواردی ئەوتە لە چواردی ئەوتی 2025 موچەکەیان بڕایە و هیچ وانەکەش معاشیان نەدرێتی لەو کاتیەوە هەڵوێستی ئەوە چیە بێ بڕیاری چیەدەن ئەمڕۆ ئەمڕۆکە ئێستانەکە بڵین لە دوای وانە کۆنگرە ڕۆژنامانەی وانەی خۆمان نووسیوە ئێستا دکتۆر ئازادی خوێنیتەوە و وانەکان تێدایان هەموو شتەکان تێدانە بەنیازە چینە و چ بکەین بەردەوام ئەبێ لە دادگا سکاڵای زیاترەکەنەوە نا هەر دایخین تاوە یعنی متمانمان پێ نەما لە دوایەک ساڵ چاوەڕوانی بەڕاستی متمانە نامینێت کەیسەکەی بە تەواوی داخەن داخین بەڵە کەیسەکەی داخین چونچی هیچ ناکرێت بەڕاستی هاتیینەوە قەنعاتە کەیس ناکرێت نە حکومت نەیاسا هیچی بۆی مەنەکردوی چی ناکات ڕێستێ خۆش بێ بەڵەوە کاک شەماڵ ئاماژەی پێدا دیارە ئەوان بڕیاریان داوەکە کەیسەکەی دابخەن لە ئەمڕۆ بەهۆیەوەی کە دادگا ڕێسکەی یاسایی خۆی نەگرتوۆتە بەر تاوەکو ئێستا نەچۆتە بەر دەم دادگا و کەسێکەوە هۆکاری کوشتنی حەسەن سەربەرزی بووە بەڵام ئەمڕۆ کە ساڵێک تێپەڕێ بەسەر شەهیدبوونی حەسەن سەربەرزی کە بۆ سەرەتاییترین مافی خۆیان کە داواکردنی کارەبا بچوونە سەرشەقام بەداخەوە کارەبا ئێستا شەر لە دۆخێکی خراپدایە لە سەرجەم گوندەکانی سنووری ئیدارەی سۆران بەڵم نەگەرە مۆلایەوە